ئێستا هاوکارمان لە هەولێر گەیلان وتەبێژی بەڕێوەبەرایەتی گشتی بەرگری شارستانی هەرێمی لەگەڵایەوە من بۆیان چەند دەقەی کۆتایی بەرنامەکە لەگەڵ جەنابتا لەسەر گرفت و پێداویستیەکانی بەڕێوەبەرایەتیەکەتان باسم کرد بۆ ئەوەی هەم میوانەکەی گەیلانیش ئاگادار بێت و ئەگەر گفتوگویەکی شەبێت توانین بەیەکەوە بەردەوامی پێبین. گەیلان سڵاوە لێبێت گوێت لە کاک عەلیش بوو وەکو وتەبێژی بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی ئیداری ڕاپەڕین قسەکانی پێم خۆشە ئەو پرسیارانی ئێمەش و پرسیارەکانی کاک عەلیش و ئەو پێداویستیانەش کە هەیە لە میوانەکەتی بکەی واگەر کاک عەلیش پرسیارێکی تری هەبێت توانێت لە ڕێگەی کورسان نیوس و گەیلانی پەیامنێرمانەوە یاخود هەر داواکارێکی هەبێ بیگەێنێ بە وتەبێژی بەڕێوەبەرایەتی گشتی بەرگری شارستانی هەرێم. فەرموو گەیلان. بەڵێ کۆسار سامەسڵاوتان لێبێت لە بەڕێوەبەرایەتی گشتی بەرگری شارستانی هەرێمی کوردستانم سەرکەوت کاڕژ وتەبێژی ئەو بەڕێوەبەرایەتیم لە هەم داواکاری دەتوانین بەڕێوەبەرایەتەکانی دیکەی با بڵێن ئیدارە سەربەخۆکان پارێزگاکانی دیکە و هەمیش لەبارەی ئەو ڕووداوە نەخوازراوانەی کە لە ماوەی هەفتەی ڕابردوو لە سنووری پارێزگاکانی هەرێمی کوردستان و ئیدارە سەربەخۆکان ڕوویانداوە لەسەر ئەو دوو بابەتە زانیاری زیاترمان پێدات. کاک سەرکەوت سوپاس بۆم دەرفەتە پێمان بڵێ بەشێک لە وتەکانی وتەبێژی بەرگری شارستانی ڕاپەڕینتان جێلێ بۆ ئێوە چی دەکەن بۆ ئەوەی کە ئەو داواکاریانی ئەوان هەیەە لەو کەم و کوڕ و پێداویستی لۆجستیانەی کە هەیەە بتوانن وەکو بەڕێوەبەرایەتی گشتی بەرگری شارستان هەرێم دابینی بکەن. بەڵێ سوپاس بۆ ئێوە، سوپاس بۆ بینەرانی خۆشەویست، سوپاس بۆ میوانەکان و کاک ڕاید عەلی. خۆی ئەمە کارمان لەسەر کردەوە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی بەرگری شارستانی هەرێمی کوردستان لە ماوە ڕابردوو کۆمەڵێک ئۆتۆمۆبیلی بە هەموو شێوە قەبارەکان بچووک و گەورە و مامناوەند کردراوە. بەڵام ئێمە وەکو بەرگری شارستانی دەمانەوێت نوێبوونەوە گەشە سەدنێکی تەواو لە هەموو بەڕێوەبەرایەتیەکانی بەرگری شارستانی لەسەر ئاستی هەرێمی کوردستان دروست بکەین و وەزارەتی ناوەخۆ بە سوپاسەوە بەردەوامە قۆنا بە قۆناغا ئەم ئۆتۆمۆبیلانە دابین دەکە. چەند ڕۆژێک لەمەوبەر 20 ئۆتۆمۆبیلی تری مۆدێرنی خستە خزمەت گوزاری لەسەر ئاستی هەرێمی کوردستان هەرنەوە بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی هەند بەرگیان کەوتو ئۆتۆمبیلیان وەرگرت لەم جۆرەکە ئۆتۆمبیلە یەکەم جارە داخلی سیستەمی هەرێمی کوردستان دەبێت. ئەو ئۆتۆمۆبیلانە مزەخەکانە سیستەمی ڕۆزن پاوەرەکە زۆر بەهێزە لە ڕووی قەبارە هاوشێوەی فڕۆکەخانەکان. کاک سەرکەوت لە چەند ڕۆژی ڕابردووە خۆ بڵێن لە هەفتەکانی ڕابردووە ڕۆژی گیانی پیاوی ئاگرکوژێنەوە بوو یاخود فارمەند بوو. چەند ژمارەیەکی ئۆتۆمبیل پێشکەش بە بەرگری شارستانی هەولێر کرا. ئەم وەکو جەنابتان وەکو بەڕێوەبەرایەتی گشتی بەرگری شارستانی هەرێم ئەم ئۆتۆمبیلانە تەنها بۆ هەولێر بوو یا دابەشتان کرد بەسەر هەموو بەڕێوەبەرایەتیەکانە؟ نەخێر، ئەم 20 ئۆتۆمۆبیل بوو لە جۆری سکانیا بوو دابەش کرا لەسەر ئاستی هەرێمی کوردستان. هەر هەموو بەڕێوەبەرایەتیەکانی بەرگری شارستانی بەشی خۆیان وەرگرت و دابشکردنی ئەم ئۆتۆمبیلانەش لەسەر قەبارەی سنووری جوگرافی گەورەی سنووری جوگرافی ژمارەی دانیشتوانە. ڕاستە لەوانەیە بپرسن ئۆتۆمبیلەکان بۆ ژمارەیان کەمە لەبەرەوەی خۆتان دەزانن ئۆتۆمۆبیلی بەرگری شارستانی کە دەکردرێت نرخەکانیان زۆر گرانە چونکە دەبێت بە پێی کواڵیتی و ستاندەردە جیهانیەکان بە اینجا داخلی هەرێمی کوردستان بێت. بۆیە خۆتان دەزانن وەزارەتی ناوەخۆ ناتوانێت هەمووی بە یەکجاری بکڕێت کە خستیتە قۆناغ بە قۆناغ بە پێی قۆناغەکان بە پێی پێویستی بەڕێوەبەرایەتیەکان دابینی دەکات لەسەر ئاستی هەموو هەرێمی کوردستان دابشکرا. بەڕێوەبەرایەتی گشتی بەرگری شارستانی هەرێم دەمێ ئەومان بواسکەی ئەو کێشە و ڕۆتینیاتانە چین کە لە کاتی ڕووداوی نەخوازار و ئێوە ڕوبەڕووتان دەبێتەوە لەسەر ئاستی پارێزگاکاری هەرێم ئەو کێشانە چین کە دیتە بەربەست لە ڕێتان؟ بەڵێ خۆی بەشێک لە کێشە و گرفتەکان لە ماوەی ڕابردوو هەبووم بە خۆشحالیەوە دەتوانم بڵێم ئێستا چارەسەر بووەوە هاوکاریەکی باشی هاوڵاتیان هەیە پێشتر ڕێ لە تیمەکان دەگیرە کەسانێکە بوون کە بە مەبەستی تەسوێتکردن و بەهاناوە چوونی ئەو کەسانێک کە تووشی ڕووداوەکە بووینە بە تایبەتی لە سوتانی بازارەکان لە سوتانی باڵەخانە و شوێنە گەورەکان دەبوونە ڕێگر لە بەردەم تیمەکانمە. بەڵام سوپاس بخۆ ئێستا ئاستی هۆشیاری زۆر باشە هاوکاری هاوڵاتیان بۆ تیمەکانی ئێمە بە ئەندازەیەکی زۆر باش بەڕێوە چۆ بە تایبەتی لەو کاتانێک کە ئۆتۆمبیلەکانی مە دەردەچن گویان لە فیکە ئاگدارکردنەوە دەبی برا شوفێرەکان ڕێەکان چۆڵ دەکەن. ئەمانە هەموو هۆکارە
هەرچەندی ڕووداوەکان زیاتر بن ئاستی هۆشیاری هاوڵاتیش بەرزتر دەبێتەوە لە مەترسیەکان تێدەگات بۆیە ئێستا دەتوانین بڵم بە ئەندازەیەکی باش هاوکاری باشەیە باش پرسیارشتکم سەبارەت بۆ ڕووداوانی کە لە هەفتەی ڕابردوو ڕیاندا بوو لە سەرجەم شارەکان هەرێمی کوردستان و تێبل لە شاری هەولێر ئەو ڕووداوان چەند ڕووداوی نەخوازە ڕوویاندا بوو هیچ حاڵەتێکی گیان لە دەستدانش تۆمەرکرابوون هیچ حاڵەتێکی گیان لە دەستدان وەکەوەی ڕووداوەکان تەنها یەک هاوڵاتی عەرەب بۆی لە ناوچەی شەمامەک گیانی لە دەستدا لە یەکچێک لە بەنزیخانەکان بەڵام ئەوانی تر سوپاس بەخوا لە ڕووداوانە سێ ڕووداوی زۆر گەورەمان هەبوو یەکیان لە سنووری پارێزگای هەولێر سوتانی دەغڵودانێک هێزگار زۆری هاوڵاتیان بوو و هەروەها لە ئیدارە سەربەخۆی ڕاپەڕین بە هەمان شێوە و لە قەزای دوکانیش ئەمانە بەشێکی زۆری ئەو ناوچانە ئاگری گرت کە بە گەرم و جۆ چێنرابوون براجوتیارەکانمان بەداخەوە کە لێرەوە باسی دەکەم زیانێکی زۆریان بەبەرکە جگا لەوەی کە ساڵانە گەرم و جۆیەکە تووشی حاڵەتی سووتاندن بەڵام ئەم ساڵ بەهۆی وشکە ساڵیەوە هەر لە سەرەتاوە براجوتیارەکان سیستەمی مڕەشەیان بەکارهێناوە کام سیستەمی مڕەشە کولفەیەکی گەلک زۆرە لەسەر براجوتیار بەداخەوە لە کاتی سووتانی گەرم و جۆیەکان ئەم سیستەمە مڕەشەش لەگەر سوتا و زیانێکی ئێزگار زیاتریان پێکەتوە زۆر سوپاس ساردکەتان نیەمان دەگەڕێمەوە لاتان بەڵێ